فلا عادتي في غمر عليه الصلاة والسلام كاتي نوێژی بەیانی ئەکرد ڕوویە کردە سەحابە و پێیان یەفەرموو چێ ئەم شەو خەوی بینیە و بۆ ئەوی تعبیری بۆ بکە تعبیری خەوەکەی بۆ بکە و چەند سەحابە هەبوون خەویان بینی بوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تعبیری خەوەکەی بۆ کرد ئەیفەرموو تۆ لەسەر ئیسلام ئەمری بەهۆی یەک خەوێکەوە خەڵاس ختمی لێ درا تۆ لەسەر ئیسلام ئەمری کەواتە خەو حەقیقەتی هەیە خەو ئەسڵ و ئەساسی هەیە بەڵام جاری وا هەیە ڕاستە و جاری وا هەیە ڕاست نییە هەتا وەکو بەیانانێکیان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو سەموڕەی کوڕی جوندوب ئەیگەڕێتەوە ڕزای خوای لێ بێت كان رسول الله صلى الله عليه وسلم يعني مما يكثر أن يقول لأصحابه هل رأى أحد منكم رؤيا قال فيقص عليه ما شاء الله أن يقص وإنه قال لنا ذات غداة إنه أتيان الليلة آتيان وإنهما ابتعثاني أي أرسلاني کەس خەوی نەبینی و ئەم بەیانیە سەحابە دەنگیان نەبوو